بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ خۆشحاڵین کە ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم کاکشوان هاتوونەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ بۆ هیوایی کە هەموو لایەکتان ساغ و سەلامەت و تەندروست بن تا کۆتایی بەرنامەش لەگەڵمانە بن. زۆر سپاس جەلال بەناوی خوای گەورە و میهرەبان. بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ، باینتان باش، ئاسوودە و کامەران بن. بە هاوکاری هاوکارانمان لە پەیامەوە کۆمەڵێک بگە و بابەتی جیاوازی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین. وێ دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێننەوە. لەو بابەتانەیش ئەمڕۆ بۆ ئێوەی عەزیزمان ئامادە کردووە باسێکە لە یەکێک لە شاعیرە جوانەکانی نیشتیمان، یەکێک لە شاعیرە ئەتوانم بڵێم پڕڕەوان بێژەکانی وڵاتمان، شاعیرێکەوە لە لەو مەنسەبێکی زۆر بەرز و لەو مەنسەبێکی خانەوادە و وەروە سیاسی و ئایدی، بەڵام بە زمانێک دەنووسێ لە زمانی چەوساوەکان و لە زمانی دڵشکاوەکان و لە زمانی بێکەس و بێدەسەکان. ئەویش ئەحمەد موختار بەگیجافە. سەوباز لەسەر ڕەوانبێژی لە شێعرەکانی ئەحمەد موختار بەگیجاف دەکەین. چۆری دووەممان دەچینە هەولێر لە دوای ئەوەی سەرەڵدانی کۆرۆناوە تا ئێستامە یەکەم جارێکی دیکە پێشانگای نێودەوڵەتی تایبەت بە تەکنەلۆژیا و زانیاری دەکرێتەوە بە هاوکاری هەندێک لە کۆمپانیا بیانیەکان. بۆیە لەوێەوە یەکێک لە کۆمپانیەکانمان لەگەڵەکە خۆی ئامادەکار بۆ پێکێنانی ئەم پێشانگای نێودەوڵەتی بزانین سوود و کاریگەریان پێشانگای نێودەوڵەتی چییە، وایە ئاستی تەکنەلۆژیا و زانیاری لە هەرێمی کوردستان چۆنە، کە تەوری دووەمی بەرنامەکەمان دەوێت. بەڵێ کۆمەڵێک بابەت و بڕگە و زانیاریشمان بۆ ئامادەکردوون. دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. دووبارە سڵاوتان لێبێ عەزیزان. باسمان لەوە کرد ئەمڕۆ لە هەڵەبجەوە میوانداری زۆر بەڕێز کاک هومایان ساحب دەکەین، لێکۆڵەرێکی ئەدەبی بۆ قسەکردن لەسەر ڕەوانبێژی لە شێعرەکان لای ئەحمەد موختار بەگیجاف وەکو یەکێک لە شاعیرە ئەتوانم بڵێم پڕهەست و پرسۆزەکانی ئەم نیشتیمانە. ئەچینە لای زۆر بەڕێز کاک هومایان، بەیانیت باش، سڵاوت لێبێ، گوێت لێمانە. بەڵێ ژیانت باش، بەیانی ئێوە بینەرە بەڕێزەکانتان باش، سپاس بۆیەوە. زۆر سپاس کاک هومایۆن. ئەگەر پێشوێ بچینە لای ڕەوانبێژی لای ئەحمەد موختار بەگیجاف و وەروەها لە ناو شێعرەکانی ئەحمەد موختار بەگیجاف ناساندنێکی دووبارە گەرچی لای زۆربەی ئەدەب نووسان و وەروەها بینەرانیشمان ئەحمەد موختار بەگیجاف ناسراوە. ئەحمەد موختار یەکێکە لە شاعیرە منەوەرەکانی ئەدەبی کوردی لە ماڵبات و بنەماڵەی گەورەی جافەکانە لە هەڵەبجە لەدایک بووە. برای تایر بەگیجافە، کوڕی عادلە خانە، کوڕی وەسمان پاشای جافە، بەداخەوە تەمەنێکی پڕ لە کێشە و گرفت و خەبات و هەڵاتن و کێشە چینایەتیەکان و نەتەوەیەکان و ئیداریەکان لە ژیانی ئیداریدا و لە ژیانی پەرلەمانتاریدا و ژیانی سیاسی و بزوتنەوەکەی سەردەمی شێخ مەحموودا و ئەحمەد موختاری بە جۆرێ ناکام کرد، بە جۆرێ ئەحمەد موختار گیانی خۆی لەو پێناوەدا بەخشی، بەڵام
بەو تەمەنەی کە هەی بوو خزمەتێکی گەورەی بە بیری وشیاری و ڕووناکبیری و نەتەوەیی میلەتەکەی خۆی کردووە. زۆر باشە کاک ماوین ئەوەی کە ئەمڕۆ ئێوە سازتان کردووە چییە و ئامانجتان لە سازکردنی ئەو کۆڕ و کۆنفرانسەی کە ئەمڕۆ هەتانە چییە؟ لێرە کتێبێک دەبەخشرێ کتێبی زۆر بەڕێز دکتۆر هێمن خورشید عفو هێمن کەریمە دکتۆر هێمن کەریم ڕوونبێژی لە شێری ئەحمەد موختار بەگی جافدا و من شرۆڤەیەکی کەم لەسەر هەم کتێبەکە ئەەکەم هەم کۆمەڵی لایەنی ژیانی ئەحمەد موختار جاف. باشە گەر بکرێ کورتێک لەو شرۆڤەیەش بۆ ئێمە باسکێ بزانین کتێبەکە چیاڵێت. کتێبەکە دیارەکە هونەرەکانی ڕەوانبێژی هونەری شعری کلاسیکی کوردی بە هونەری ڕەوانبێژی بووە بەو ساختی ئەو شعرە کلاسیکە کوردیە عیلمەکانی بەدیع و بەیان و معانیە کە شاعرانی کوردیش هەر وەکو هەموو گەلانی تر وەکو ڕۆمەکان وەکو یۆنانیەکان وەکو فارسەکان وەکو عەرەبەکان لایەن لەو زانستە کردوێتەوە کە زانستێکی گرنگە چونکە ئەو زانستەیە هەم ڕازانەوەی فۆرمی دەرەوەی شعرت پێ ئەڵێەوە هەم لە ڕێگەی هونەرەکانی ڕەوانبێژیەوە ئەدگەیەنێ بە دیوی ناوەوەی شعر واتە تۆ ئەگەر لە هونەرەکانی ڕەوانبێژی و بە تایبەتی بەیان شارەزاد نەبی و نەیان ناسیتەوە پێی بەو ماناو مەبەست و کرۆکە شعریە نابێت کە هەر شاعرە بە سەلیقەی خۆی ئەیەوێت لەو زمانەی کە من و تۆ قسەی پێەکەین زمانی شعری خۆی دروستکەواتە لە شعری خصوصیاتی شعری کلاسیکیدا ئێمە ناتوانین بەبێ زانینی هونەرەکانی ڕەوانبێژی بتوانین شرۆڤە یا بگەین بەڕاڤە یا لێکدانەوەی دروست بۆ ماناو مەبەستی شعرەکانی هەر شاعرێ بکەین. هەموو شاعرانی کورد لایەن لەوە کردوێتەوە بەپێی دەسەڵاتی خۆیان هەیانە مەسەلەن لە تەشبیها بەهێزە هەیانە لە خواستنا بەهێزە هەیانە لە حوسنەکانە لە حوسنی تعلیلە هەیانە بایەخی بە وشە ئارایی دیوی دەرەوە یاوە لە جیناسەکانە بەهێزەوە بەو جۆرە ئەمڕۆ تأكيد دەکرێت لەسەر سەلیقە و قابلیەتی ئەحمەد موختار جاف لە بەکارهێنانی ئەو هونەرانەدا هەچ کام لەو هونەرانە کە کتێبەکەی بەڕێز کاگهێمن تەنها عیلمی بەیان ڕوونبێژی وەرگرتووە لە هونەرەی شعرەکانی ئەحمەد موختاردا. کاک هومایۆن لە پاڵ ڕەوانبێژی لە ناو شعرەکانی ئەحمەد موختار بەگی جاف ئەگەر بێت و بە دیوانەکەی ئەحمەد موختار بەگی جافە گوزەر بکەی دەبینی کۆمەڵێک شعری تێدایە کۆمەڵێک هۆنراوەی تێدایە دەڵی بۆ ئێستا نووسراون یاوە خۆت هەمیشە زیندون لە بواری ئامۆژگاری بۆ نیشتیمان لە بواری خۆشەویستی لە بواری دڵشکان یعنی ئەم ئیلهامەی ئەحمەد موختار بەگی جاف ئەم پەیامە جوانانەی ئەحمەد موختار بەگی جاف چەند گرینگە ئیشیان لەسەر بکرێت شرۆڤەیان بۆ بکرێت لێکۆڵینەوەیان لەسەر بکرێت. وەڵام پەیامی هەچ کام لە منەوەرەکانی ئێمە لە خانی و خانای قوبادیەوە هەتاوەک وەگاتە شاعرە و شیارەکانی نێوان دوو جەنگەکە بۆ ئێمە گرنگن و ئەوان وشیار و ڕووناکبیر بوون بە دەردەکانی کۆمەلگا. بەڵام من ئەحمەد موختار ئیشی باشی بۆ کراوە چەندین جار دیوانەکەی لە چاپ براوەتەوە چەند دیدارێکی بۆ کراوە دوو لە دیداری کتێبەکان چاپ کراوە کە من کاتی خۆی قسەم لەسەر کردووە. بەڵام بەڕاستی من لێرەوە دیسان دووبارە ینی ئەمەوێ ئەو ڕای کە خۆم هەمە بەرامبەر بە ئەو پرسیارەی جەنابەت بەداخەوە ئەوە چەندێک ئەگەڕێتەوە بۆ وشیاری و قابلیەتی نێو پەیامی ئەو شاعیرانە هێندە بەدبەختی و داماوی کۆمەلگای ئێمەیە کە تەکوجمی نەکردووە کە جوڵەیەکی نەکردووە کە بەرەو پێشوونێکی بەخۆیەوە نەبینیەوە ینی ئەوەی لە 1920 بەرۆکی ئێمەی گرتووە ئەوەی کە شکری فەزلی بە دەسەڵاتی شێخ مەحموودی ئەڵێ هەمان ئەو شتەیە کە ئێستا من ئەبێ بە دەسەڵاتی بڵێمەوە یعنی ئێمە ئەوە چەندێ دەلادت لەسەر بەهێزی پەیامی شاعیرەکان و ئامۆژگاری کەرەکانی ئێمە ئەکا هێندەیش تانە و تەشرێکی زۆر زۆر خراپە بۆ ئەوەی کە ئێمە بەداخەوە نەجوڵاوین ئەوە چەندێ ئەگەڕێتەوە بۆ بەهێزی ئەوان ئەو هێزی ناو شعرەکان لە بێهێزی نەجوڵانی ئێمەوە یە نازانم وازە حەوەڵامەکەم ئێمە لە جێی خۆمانین ئەوەی لە 1920 ئادرێ بە گوێمانە ئێسیش بدرێتەوە بە گوێمانە هەر ڕاستە ینی ئێمە هەر هێشتا لە سەرەتای دروستبوونی عێراقین لە ڕووی سیاسیەوە لە ڕووی فەرهەنگی و شیاریشەوە واوەترە. زۆر باشە کاک هومایۆن ئایا لە ئەحمەد موختار جاف بە شیعرەکانی تەداخلی لە چیا کردووە لەوەی کە ئێستا شاعیرەکان نایکەن بۆ نمونە ئێستا کەمتر دەبین و شیعر
ڕەنگە بۆ منە ڕخنەگرتن بێ لە دەسەڵات یا خۆت بە جۆرە لە جۆرەکان ڕاست ئێستەتیایەتی باز لە چینی فەقیر و هەژار دەکات. ئایا چی شعرەکانی ئەحمەد موختار جاف لە شاعیرەکانی دیکە جیا دەکاتەوە؟ گوتارێکی بەهێزی ڕۆشنی ڕوبەڕووبوونەوەی کۆماڵ ئەوە یەکێکە لە هێزەکان و من جارێکی کەی ژووتومە شعرە بەهێزەکانی ئەحمەد موختار بەگی جاف وەکو شعریەک وەکو دنیای شعری ئەو شعرانە نین ئێمە بە داڕشتن لە بەرمان کردوون و لە مەکتەبەکانە و تەغزیەی سیاسی و هوشیاری ئێمە ئەو شعرانەی هێناوەتە سەرەوە. مەسەلەن شعرە ئێمە بە دێتە گوێم دەنگێ بە سۆز و شیوەن و گریانەوە چونکە ئێمە ڕۆژ بە ڕۆژ کۆڵ بە کۆڵ بووین. مەسەلەن لە خەو هەستن درەنگە میلەتی کورد چونکە ئێمە هەتاوەکو ئێسەیش خەوتوین ئەو شعرانە ئامادەیان هەیە. ئەگینا لە ڕاستیدا لە ڕووی فنونی شعریەوە لە ڕووی هونەری شعریەوە یا لە ڕووی قابلیەتی ئەسڵی شعرەوە ئەحمەد موختار کۆمەڵێ شعری هەیە ئەم گوتارە بەهێزەی ناو دنیای وشیاری و سیاسی و فەرهەنگیە ئیجتیماعیەکەی ئەو شعرانەی کردووە بەژێرەوە. مەسەلەن بێستون ئێستش کە فەسڵێ لالەی لێ سەوزە بێ باسی خوێنی دیدە و داخی دڵی فەرهاد دەکات. بەڵێ بەڵێ تەسەورەکەی ئەم شعرە شعری ترە لەو شعرەی کە ئەڵێ پاش قڕانی مدعی دەست پێیەکەن تعبیری مەڵک. ئەم وتارەکەی بەهێزە هاندان و جۆش و خرۆشەکەی بەهێزە وەلێ ئەو ئەسڵی شعری بوون هەر ئەحمەد موختار نییە. بەداخەوە مەسەلەن شاعرانی ئێمە کەوتنە دۆخێکی پێویستی وشیاری میلی ئێمەوە هەیە من لە شعریەت لا دەدات ئەحمەد موختار لە شعریەت لا دەدات قانع لە شعریەت لا دەدات خۆشیان ئەوە نییە لە بێ دەسەڵات یا بە عەمدەن ئەڵێن مەسەلەن لا دە شاعر کەم باسی زڵف و خاڵ و پەرچەم و ئەوانە بکە هەیە منی ژوا ئەڵێ بێ کەسی ژوا ئەڵێ هەر نزیک لەم واتایە بۆ ئەوەی کە گوتاری وشیاری و ئامۆژگاریەکە بێتە سەرەوە چونکە دەردی کۆمەڵ لەو ڕۆژەدا کوشندەتر بووە زمانەکەیان بۆ ئەمە گەڕخستووە. ئەگینا لە ڕاستیدا وەکو شعر قسە لەسەر شعری ئەحمەد موختار بکەین ئەو شعرانە نایەنینە پێشەوە کە باسی وشیارکردنەوە و زەنگی ڕاچەنین و ڕاپەڕین و بە خۆداچوونەوەی تاک و کۆمەڵەکە. مامۆستامیمان دەمەوێت سەرنجی بەڕێستان وەکو لێکۆڵەرێکی ئەدەبی بزانم بە ئەم دەرفەتە بخۆزینەوە کە وەک هاوکاریشم باسی کرد پەیامی شاعیرانێک وەک بەڕێزیشت ئاماژەت پێکرد لە پاڵ شاعیرە لە شێعربوون لادەن بۆەوەی پەیامێکی تر بگێنن. ڕاست 86 ساڵ بەر لە ئێستەی تەمەن لە ساڵی 1935 ئەحمەد موختار بەگی جاف بە ڕووداوێکی دڵتەزێن کەوا وەفات دەکات دەمرێ. لە یەکێک لە شعرەکانیان دەڵێ عادەتی ئەم چەرخەوایە هەلی دڵغەمگینەکە شا هەمیشە ماتە پیادە مەیلی جێ فەرزینەکە ئەبلەوا دایم لە عیش و شادمانی و عیزەتا ئەهلی کەماڵ و عیرفان ئێستاکە وازاری و شینەکە. یعنی مامۆستا هیوماین ئێستاکەش ئەمڕۆ ساڵی 2021 ڕووی کەرەم هەر لە ئەبلە و شێت و بێتەبکینە یعنی ئەهلی عیرفان و کەماڵیش ئێستاکە هەر زاری و شینیانە. یعنی لە پاڵەوە شایە هەروەکو باسکرد میلەتێکی خەوتوین ئەی نووسەر و شاعیرەکانیشمان چی ڕێژکەکەی ئەوانیان گرتوێتەوە یا ئەوانیش پاشکشەیان کردووە؟ هەمیشە دوو دەستە بە دوو ئاراستە لە ناو کۆمەڵدا ئیش ئەکا هەر لە سەردەمی خۆشە دەستەیە کە ژیانی ئەدەبی و نووسینی و شعری جیان نابێتەوە لە ژیانی کۆمەڵایەتیەکەی دوجار چونکە بازاری ئەبلە و ناپیاو ئەبێ ئەو ئەبێتە قوربانی بەڕێزەکەم. بێگومان ئێستەیش ئێمە هەموو ئەو پەیامە ئەو دەستە تەریبە لە سەردەمی با بڵین دروستبوونی عێراقەوە و شۆڕشی شێخ مەحموودەوە هەتاوەکو ئێستا بە دوو ئاراستە ئەڕۆن و هەمیشە ئاراستەی ئەبلە و ناپیاوەکە لە پێشترە بەڕاستی بەڵام ئەمانە ڕۆژێت دێنەوە سەر ینی لە ڕاستیدا ئێمە ئێستا خانیە خوێنینەوە ئێمە ئێستا ئەحمەد موختارە خوێنینەوە مەولەویە خوێنینەوە چەندین شاعری دەربار وانەیشمان هەبووە باسێ لە ناویان نییە و ناچنە سەر ڕەوتی مێژووی گەل و مێژووی بیلەت دێتەوە سەر ئەوە کە بەڵێ بێگومان من پێم وتی هەم دەسەڵات هەموو بەخششەکانی و هەمووینەکانی بەو جۆرە بەداخەوە ئەویش ئەبێ بە قوربانی بە جۆرێکی کە ئەبێ بە قوربانی خەڵکی زمانلووس و سابوون سافکەری ژێرپێ و ئەوانە و مرد و پیاوەکانیشی بەو دەردە ئەچێن. ئەحمەد موختار ژیانێکی مەترسیداریشی پەیڕەو کردەوە ینی تۆ تەسەور کە ئێمە لە دەسەڵاتی شێخ مەحموود خوا لێ خۆش بوودا وەکو شانازی و افتیخارێک کە باسی یەکەین چاپخانەی بردووەتە ئەشکەوتی جاسەنە
ڕۆژنامەی دەرکردو ئەمە دیوێکی ڕۆشنایی ئەو سەردەمەیە بەڵام لە هەمان کاتیشا لە کونجێکی ئەشکەوتەکە منەوەرێکی وەکو ئەحمەد موختار دیل بووە دیلێک بە شەرتێکە ئەو بە مەسلەی ویژدان قوربانی داوە جارێ هەر خۆی بوونی مەسلەی ویژدان ناونیشانی چیرۆکەکە نۆڤێلتەکە لە ناو ماڵباتێکی ئەرستۆقراتی ناسرا و هەتا لای بەریتانیەکانیش وە ژیان خۆش و خۆشگوزەران و متەمەدین و ئەوانە بوونی مەسلەی ویژدان هەر ناونیشانی وشەکە بۆ خۆی بەسەکە ئەحمەد موختار بە یاخی بدەینە قەڵام. زۆر باشە کاک هوماوین شتێک کە تایبەتمەندی ئەحمەد موختار جافێ و جیای بکاتەوە لە براکەی لە شاعیرەکانی دیکە چییە کە ئەمڕۆ ئێمە بتوانین بەرجەستەی بکەین تەنها ڕەوان بێژەکەیەتی یا پەیامە جیاوازەکانیەتی لە ناو شاعیرەکانیدا؟ قوربان پەیامە ئاشکرا و ڕوونەکەی کە ئەو بە گیانی خۆی قوربانی پێداوە زمانی لەگەڵ خوێنیدا زمانی لەگەڵ خوێنیدا تەواوکەری پەیامەکەن زمانە شێعریەکەی ئەحمەد موختار بۆ گوتارە سیاسی و فەرهەنگی و نەتەوەییەکەی لەگەڵ ئەو ژیانەیدا تۆ تەسەور کرد لە بینی دەسەڵاتی شێخ مەحموود و لە بینی ماڵباتی جافەکانە و لە بینی چاودێری ئینگلیزدا ئەحمەد موختار ئەڕوات ینی ئەحمەد موختار تێدا دەچێت اینجا ئەو لە کاری نەوابیش بەداخەوە ئێمە ئەحمەد موختارمان هەبوو لەگەڵ مەلا حسێنی قازیە ئەو بەداخەوە ینی شێت بوو ینی لەگەڵ ڕێزما بۆ وشەکە بەداخی ئەم میلەتەوە مەلا حەسەنی قازی بەو دەردە و ئەحمەد موختاریش بەو دەردەبرا ئەحمەد موختارەوەی جیایە کاتەوە پێم وتی هاتووەتە سەرەوەی پەیامەکانی هێناونەتە سەرەوە و شعریەت و ئەزمموی تایبەتی خۆی شاردووەتەوە و هاتووەتە ناو شعرانی کە زیاتر وەکو کامانە ئەو شعرانی کە زیاتر وەکو ڕەخنە لە دەسەڵات یا لە دەسەڵاتی ئەو سەردەمە و ئەوەی کە هەبووە گرتوێت و جیای کردوێتەوە لە شاعیرەکانی تر. طبعا ئەو مخاتبەی دەسەڵاتی بەو جۆرە بەکو شتێکی مەلموس نەکردووە زیاتر لەسەر دۆخ قسە ئەکا مەسەلەن ئەوەی کە کۆمەڵێ خەڵک لە مەسەلەی ویژدانی شار وایە دین و کۆمەڵێشت ئەقۆزنەوە بۆ منفعەتی شخصی خۆیان لەو شعرەی کە ئەوانە کە بۆ خۆیان بەس لە بیری گیرفان پڕکردندان تەنها ئەو شعرەی لە ناو زیندانە بۆ شێخ مەحموودی نووسیوە شعرێکی گرنگترە لە ڕووی ڕەمزیەوە ئێستا بەداخەوە لەوە چێ من هەم دیوانەکەم لە بەردەسانیە خەریکە دیدار و کۆڕەکە نزیگە بێتەوە ئەو شتانی کە ڕوبەڕووی دەسەڵات ئەو دەسەڵاتی کە بووە بە فەرهەنگ نە کەسێکی مشەخەص تەنها ئەو شعرەی هەیە بۆ دەسەڵاتی بۆ شێخ مەحموود شعرێکی شەخسیە جۆرێ لە داوای ئازادبوونیشی دەکات لە زینداندا بەڵام ئەوە هەم ستایشە هەم ڕاخناو شعرە. زۆر باشە ماوەستامان دەرفەتمان زۆر نەماوەوە بەڕێزیشتان چالاکیەکتان هەیە لەم دەرفەتەی کە لە بەردەستمانایە یاخود لەم جۆرە لە چالاکیانە پەیامیت بۆ لایانی پەیوەندیدارەکان بۆ نووسەران ڕۆشنبیران شاعیران ڕخنەگران ئەدەب دۆستان تا چەند گرینگە ئەم خامە جوانانەی ناو پەرتوک و ناو کتێبەکان دەربێنینەوە و هەر هیچ ناتۆزێک تەجروبەیان لێ وەرگرین و وەکو کۆمەڵێک ڕێنمایی و ئامۆژگاری و پەیامی جوان ئێمە بتوانین لە ژیانی ئێستا کە هەیە سوودیان لێ وەرگرین. وڵی خۆ بڵێم بەداخەوە یا بێ زیادە ڕەوی بکەم لە قسەکان واکە ئەم جامەلەی ئێستا دۆخێک بەڕێوە دەچێت لە وڵاتەکەی ئێمەدا بەداخەوە لە کوردستانی ئێمەدا دۆخێکی جۆرێ لە سست و لە بێتاقەتی و لە بێهیوایی و بێئومێدی و ئەمانەیش شتانێک ناکەن بۆ خەڵک هەرچەند ئەوانەی منتەمین بەم باس و خواسانەوە چ لە ناو کۆمەلگاداوە چ لە ناو ئیدارە و کارگەڕیەکاندا هێشتا هەن خەمی جوڵەکانیانە خەمی جوڵە جوانەکانیانە بەڵام ڕاستیت پێ بڵێم کتێب بۆ خۆی قەیرانی هەیە خوێنەوە بۆ خۆی قەیرانی هەیە کۆڕ و دیدارە ئەدەبیەکان قەیرانیان هەیە و ئەمەیان کەمێکی خەتای دەسەڵاتە لەوە چێ من بۆ خۆم ینی بە درێژایی ساڵێکە چەندین چالاکی ژەبوو ینی تر جۆرێکی دێ لە مەیوسی و ناومێدی هیوادارمە و دۆخە کاتی بێ و ئێمە دیسان گوێ لە جەڕەس و لە زەنگی وشیاری منەوەرانی ڕابردووی ئێمە بدەینەوە بە جۆرە ئاراستەیان کە این دنیایەکی تازەتر کە ئیتر پێویستمان بەو ئامۆژگاریە دووبارانە نەبێت کە هەروانەی سەدەی پێشووی ئێسەی ژەمان ئامۆژگارین بۆ من. زۆر سپاس بۆ بەڕێز کاک هوماوین ساحب لە کۆڵەری ئەدەبی کە لە هەڵەبجەوە لەگەڵمان نبووی زۆر سپاس دەکەین.
بەڵازیزان من دێمەوە لای هاوکارم شوان گرنگترین شیعرەکانی ئەحمەد موختار جاف کامانەیە کە لای تۆ هەبن چکە پێم وایە کەم باسی بابەتەکە ئەمە ڕۆمان کرد بە شاری ئەحمەد موختار جاف دەست پێ کرد. کاک جەلال خۆی ئەحمەد موختار بەگی جاف تۆ سیرکە دایکی پۆستێکی سیاسی گەورەیە خاتو عادیلە خانم و هەروەها باوکی وەسمان پاشای جاف ئینجام ئەحمود پاشا ئینجانی کەیخەسرۆ پاشایانی بنەماڵەیەکی لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیەوە لە ئاستێکی بەرزایە ینی هەر شتێکی بویستایە لەو سەردەمەی خۆی کە لە ساڵی 1996 لە دایگە بێت تا 1935 ینی تەمەنێکی کەمیێت وەفاتەکە ینی تۆ سیرکە ئەو نووسینانی ئەحمەد موختار بەگی جاف هی 25 ساڵی تەمەنیەتی هی 20 ساڵی تەمەنیەتی گەنجێک باوکی پاشچاوێ دایکی قایمقامی ناوچەیەک ئاستێکی سیاسی باشێ بێت کەچی باسی دڵشکانی خۆیەکە ینی زۆر لە شارەکانی زۆر بەشوانی ئەڵێشی حاڵێ من ئەڕەنجێنێ نیگار و وا ڕقیب دڵشادەکە بێخوو بچینەی حیات و عمری من بەربادەکە ینی ڕقیب مەبەستی ینی وەکو مامۆستا هومایونش باسی کرد باسی دۆخێگەکە کە لەو سەردەمەیە هەمان ینی دووبارە بوونەوەی مێژووە لێرەش دۆخەکە لە ڕووی سیاسیەوە ئاڵۆزە کۆمەڵێک کەس حاکمن لە حکوم نازانن لە سیاست نازانن لە باشە چی وای کردووە کە شیعرەکانی بۆ نمونە ئەوەندە کاریگەریان هەبوو ئێستا بۆ نمونە جاری وها بوو سەردەمێک میدیای ئۆپۆزیسیۆن تەنگی بەدەسەڵات دڵچینی بوو هەموو هەوڵێکێدا بۆ نمونە میدیایە کبکە ئایا ئەو سەردەمەش بۆ نمونە توانین بڵێن شارەکانی ئەحمەد موختار جافیان دە کاریگەریە بوو کە دەستگیر بکرێت کە کب بکرێتەوە بێگومان بە ئێستاشەوە ئەگەر بیت و شعرەکانی ئەحمەد موختار جاف بخوێنیتەوە هەمان ئەو کاریگەری ئەبێت ئەوەندە جوان لە ئەدەبیاتی بەیانی ینی وەزن و قافیەی معنای شعرەکەی پەیامی شعرەکەی وێنای شعری کە نواندنێکی کردووە تۆ چۆن پەیامێک بگەێنی پەیامی دڵی کەسێکی شکاو لە ژیانی تایبەتی خۆیان ینی گەنجێک ئێستاش بە ئێستاشەوەگەر گەنجێک بیاوێ بچێتە پرۆسی هاوسەگیری و یەک دنیا سەرێشەی توژە بێت گەنجێک بچێتە پرۆسی سیاسیەوە یەک دنیا بربەستی بۆ دروسە بێ نایڵن سیاست بکە گەنجێک بیاوێ بازرگانی بکە هەر نایڵن گرفتی بۆ دروسە بێ ینی بابەتەکە لێرەیە ئەحمەد موختار بەگی جاف وەکو ئەحمەدی کوڕی موختار بەگی کوڕی عوسمان پاشای جافی کوڕی عادیلە خانم نەهاتۆ شعر بنووسێ وەکو هاوڵاتیەکی سادەی بێکەسی بێدەستی دڵشکاوی بێپشت لەناو ئەم کۆمەلگایە هاتۆ شعری نووسی و چۆن ئێستا شیاری ئەحمەد موختار جاف لای تۆ کامێ وامچین لای ناوبڕەکەمان واللهی من شخصی خۆم هەموو شعرەکانی ئەحمەد موختار بەگی جافم پێ خۆشە چونکە هەر هەمویان بەڕاستی لە دڵەوە نووسراون شعرێکمانمان بۆ خوێنەرەوە گەر لەبەرتە وڵا شعری ئەحمەد موختار بەگی جافم زۆر لەبەرە بەڵام آخر هەنێکیشان جەلال تۆ پیاوی چاک بە آخر لێرە بیخوێنمەوە حسابی ئەوش بکەین تابزانم لێرە شعرێک هەیە ئەوە تا هەر ئەوەش کەوتۆتە سەر ئەو شعرتان بۆ بخوێنمەوە بیخوێنەر باشە ئەڵێ من ئەڕەنجێنێ نیگار و وا ڕقیب دڵشادەکە بێخوو بنچینەی حیات و عمری من بەربادەکە بێستون ئێستش کە وەختێ لالەی لێ سەوزە بێ باسی خوێنی دیدە و داخی دڵی فەرهادەکە بولبولی دڵ وا لە دەوری ڕوومەتی گوڵڕەنگی تۆ بێقەرارە شەو هەتا ڕۆژ ناڵە و فەریادەکە بێت و گەڕ ڕوخسار و باڵای ئەو نیگارە دەرکەوێ گوڵ خەجاڵەت بارە بێ پەستبوونی شمشادەکە قەت نەبوو ڕەحمێ بەحاڵی ئەم دڵم کا کافرە شاهی من لە خوا نەترسە زاڵمە و بێدادەکە ئەحمەدی بێچارە بۆ دەرد و موسیبەت مایەوە دولبەری بێڕەحمی ئەو سیر و سەفای بەغدادەکە. سپاس شوانەجان دەستەکانت خۆش بێ. بەڕاستیزان ناوبڕێکی کورت وەردەگرین لە بڕگەوابەتەکانی دیکەی پەیامی ڕۆژ دێنەوە خزمەتان لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام و پردی کۆبانێ تەنیشت ڕێوسێورانتی لۆڤان خواردبانزیخانەی هەڵگورت کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. ئێمە لە کۆمپانیای ئاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم. دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ هەم لە ڕووی ژماری کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عراق. بینا و باڵەخانە نوێەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن، بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین.
دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ هەر ڕەنگێک بێ ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلەمنیۆم تەنسیق و ڕێخستن دروستەکەین چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلەمنیۆم لای ئێمە بەردەستە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی، سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکان و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆ چێکی لەسەر مەسارەیە؟ پشت یەکەم کەوتە خوارەوە بە گرندایزەریش چاک نابێت. زۆر ئاسانە. من باشترین کەرەسم پێ بۆ چاکردنەوە. ئۆتۆ بە گرنگی 100 ساڵی ڕووناکی بڕەوە کاری بێ. ڕێک ئەمبەی بۆ شوێنی ئەم کەرەسانە. وەرە لەگەڵم. ئەم کەرەسانەی بینی 25 ساڵ زیاتر لە خەڵک بەکارێنێ. ئێمەی بوونەوەری ئاسمانی کەرەسەی وامان نییە. ئەری ئەم شوێنە هەموو پێدەویستیەکی باشیان هەیە. ئەمەوێ ناوەکەیم پێ بڵێ. ئێستا پێتەڵم. بەهبە خەدەماتە. ئەم ڕاندە ناوی تەلانە. 29 ساڵە ڕازگۆیی و کواڵەتی باش ئیشی خۆمان. ئەوە تەواوە. کۆمپانیای تەلان بۆ بە هەڵبژاردەی هەمیشەیی بەدڵنیاییەوە. ئەمە قسەیشی جوان. کۆمپانیای تەلان هەم لە زەوی و هەم لە ئاسمان. هەندێکە چەند چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چەند لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکەڵن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بە تەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تامی بکە و ئەنجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازیزان لە بڕگەی لەگەڵ پامنێرانمان زانیاریەکانتان بۆ دەگوازینەوە بزانینەوە جوڵە و چالاکیانەی کە لە شار و شوێنە جیاوازەکانی کوردستاندا هەنچین لە چینە کەلار لای هاوکارمان هاوار محەممەد. هاوار سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش، گرنگترین زانیاریەکان لای تۆ چین؟ بەڵێ ئەم کاتی و بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان باش دیارم ئێستا لە بەردەم دەواازی نێوەتی پەروێزخانم لێرە ژمارەی زۆر لە شۆفێرانی بار هەڵگر لێرە گرت بوونەتەوە وەک خۆیان ئاماژەی پێدەگەن ئەم شۆفێرانە ماوەی 2 مانگە بێ ئیش کراون هیچ بارێکیان نەگواستەوە لە بینی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئێراندا. بەشێک لەم شۆفێران ئاماژە بۆ دەکەن لەلایەن ئەو بەهۆی ئەو ڕێکارانی کە لەلایەن وەزارەتی حکوومەتی هەرێم و ئیداری مەرزەکەەوە خراوەتە سەریان بۆیە
بۆیە کاروباری ئەمان قورستر بوو و بازرگانان ناتوانن بەپێی ئەو ڕێکارانی کە حکوومەتی هەرێم داینەوە بۆ گواستنەوەی بارەکان با بڵێن لێرە بازرگانی بکەن بۆیە بەشێک زۆر لە بازرگانان و لە هەروە لە خودی شۆفێرەکان ڕویان لە بەرزەکانی با بڵێن عێراق کردووە بە تایبەت منزی موزریە کە لەوێ ئاسانکارێکی زۆر دەکرێت بۆ شۆفێران ئەمان باس لەوە دەکەن لە ئێستادا ئەو بارانی کێت گومرگێک و بازێک و ڕسوماتێکی زۆریان لێ وەردەگیرێت بۆیە هەم بە زیانی شۆفێران دەشکێتەوە هەم بە زیانی بازرگانان دەشکێتەوە بۆیە ڕویان لە با بڵێن منزی موزریە کردووە بۆ گواستنەوەی ئەو بارانە بۆی داخلی هەرێمی کوردستان بن. من ئێستا ئەمێ قسە لەگەڵ یەکێک لەو شۆفێران بکەم بۆی لە زاری خۆیانەوە کێشەکەیان باس بکات. سڵاو دێ بەگەر پێمان بڵێ کێشەکانی ئێوە لە چیا کۆ بێتەوە؟ یان کێشەکان ئێمە زۆر یەک کێشە نییە تا باسی بکەین. ئێمە بارمان بوو بارەکەمان 6 دلار گۆمەرکی بوو ئیسە کردیانە 12 دلار. بارمان بۆ دەرەوەی هەرێمی شەوە بۆ داخل بێت تا بڵێن مەمنوع ئەو خۆمان داهاتی ناوخۆمانەیە. ئەگەر داهاتی ناوخۆمانەیە ئێمە ناوێت لە ناوخوای ئیشکەین کوا داهات. هیچ ئیش و کارێکمان نییە. لێرە ئەتی بۆ مەرز لەوێ 23,000 مالی سێن ئاوێکەنە سەر سیارەکانمان ناچینەوە دیوە هەمووی لەسەر تاجر گران بۆ تاجرش بۆیە هەمووی ڕۆیە بۆ خوارد. ڕۆیتە ژوورە بارێکت پێنوێت کاتێتیتۆ لە ئێران 23,000 لێ سێن بیمەیەکیاندا ناوە بۆمان هەر سایقە 20,000 لێ سێن هیچ ئسفادێکی بۆمان ئێوە چەند سیارەمان وەرگەڕێ 1 دینار ئسفادیان نەکردەوە 1 دیناری بۆ نەگەڕێەوەوە. ئەیتر ئەشتە ژوورۆ لە وەسڵەکە نووسیاوە قەپان پارەی قەپانەکە لە تاجرەکە سێن دووبارە پارەی قەپان لە ئێمەشە سێنن. هەوێ تازەکەیتۆ 250,000 لێ سێن سیارەکە دەکێشن تەنی 12,000 دینار پارەی هەوێکە لێ سێن. لە زاری هاوڕێکی ترتەوە باس لە کێشەیە بکەم. دیارە وەک ئاماژەیان پێەیە ئەمە وەرەقەیەکە کە هەموو ڕۆژێ با بڵێن بە ناوی بیمەوە بۆ شۆفێران دەکرێت 20,000 دیناریان لێ وەردەکرێت بەڵام وەک خۆیان دەڵێن چەندین شۆفێر لێرە زیان بە خۆی و بە ئۆتۆمبیلەکەی گەشتووە بەڵام هیچ با بڵێن قەرەبوویەک نەکراوەتەوە. ئەگەر پێمان بڵێ لە کاتێکدا ئەم بیمەتان بۆ دەکرێت بۆ چیش قەرەبوویەک ناکرێنەوە؟ منێکی لەوانە شۆفێرەکەم تووشی ڕوودان هاتم خۆم جەرەسمش بۆ یانگەن کاکە ئێوە بیمان لێسەنم بۆچی هیچ هاوکارێکمان ناگەن وتی وەڵای کاکە ناتوانین هیچ هاوکارێت ئەیش بیمەی بەسین خۆم تەینایە ئەم هەیە بۆ 1 ساڵە 700,000 مان لێسن 1 ساڵ وتی ئەگەر ڕۆژێکە شۆبانیا بچێ 150,000 لێسەنی غەرامە یەک سەنەوی سیارە هین ئۆتۆمبیل 5 ساڵ جارێکە ئەمە 1 ساڵ جارێکە وتی ئەگەر 1 ڕۆژ شۆبانیا بچێ زەری ینی 100,000 دینار غەرامەیە. ئەمە بەس بۆ ئەم هەیە ئەمش بیمەکانە. ئێوە لێرە ئیشتان نەکرد و باسان نەگوێزاوەتەوە بۆ 3 مانگەچی هۆکارەکەی شێوەیە باجی گومرگیان زیاو کردا خۆڵ ئێمە خۆڵمان هێنا لێرە بۆ کەرکووکەمان بەر 6 دلاری کردیانە بە 12 دلار ئیسە 12 دلار کەچی ئەوە منزەریە لەوێ 20 کیلۆمتر لێمانە دوورە 20 کیلۆمتر لێمانە دوورە منزەریە لەورە 6 دلارە لەمە 12 دلار. زۆر سواز بۆ ئەمێ لە زاری یەکێک لە شۆفێرانەوە باسیەوە بۆکەم تا ئێستا هیچ یەکێک لایەنە پەیوەندیدارەکان یاخود ئیداری مەرزەکە بەدەم داواکاری شۆفێرانەوە هاتووە؟ بەڵێ سەرەتا بە خێراتنتان نەکەین کاکە ئێمە گەشە و گرفتمان زۆرە لە مەرزە ئەوە بۆ 3 مانگەچی ئەم سارانە ئێوەی بینن هەمووی بە بەتاڵی ئەڕۆنە ناو مەرزەکە بە بەتاڵی دێن و هیچ کار و کەسەباتێکمان نەما ئێمە حساکە دووبارە ئەنفال کردیان تۆ منتیقەکەمانە هەر سارێکمان بگرێت کامەی گشتین 3-4 عایلەیە ئەمە کۆمپانیای دنیایاندانا لە مەرزانە هەرچی بارەکانێک کەوتۆتە خوارەوە لە مەرزەکانی خوارەوە ئێمە 20 کیلۆمتر لێمانە دوورە لێوە بە 6 دلار لای ئەمە بە 12 دلار ئەڵێ بەرهەمی ناوخۆی هیچ بەرهەمێکی ناوخۆینە هیچ کارخانێک نییە لە هەرێمی کوردستانە ئەم کلینکەرە دروستکە. بازرگانمان ناردە چۆتە لای کابرای وەزیر وتی دیکاکە بڕۆ لە خواریش کە تۆشەکە و تاجرەکانی تر یعنی لێرە جواو کرا حەزەکە بڕۆتە ئەم ئیسفادەکان لە هەرێمی کوردستانە نەمێنێ ئەمە دووبارە لە منتیقەی خەڵکی گەرمیان گشتمان ئەنفال کراوین لێرە کاکە بەڕاستی. دیارە ئەمێ ئاماژە بۆ بکەم لە ماوەکانی ڕابردووە ئەندام پەرلەمان و ئەندام ئەنجومەنەکان ئاماژەیان بەوە دەکرد کە داهاتی مەرزنی و دەوڵەتەکان کەم دەکات بە هۆکاری ئەوەی کە باج و ڕسوماتێکی زۆر دەخرێتە سەر بازرگانان و شۆفێران و لە ئێستادا بەشی زۆری ئەو بارانەی کە داخلی هەرێمی کوردستان دەبین یا بە شێوەی قاچاق یا بە شێوەی با بڵێن لە مەرزەکانی خوار و عێراقەوە دێتە هەرێمی کوردستانەوە. ئەمە زانیاریەکانی لایەن بوو دەگەڕێمەوە لای ئێوە. زۆر سپاس بۆ هاوکارمان هاوار محەممەد لەگەڵمان بوو لە مەرزی پەروێزخانەوە بە هیوای چارەسەربوونی کێشۆگرفتی هاوڵاتیانی ئەو دەڤەرش. بەڵازیزان دەچینە تەوەری دووەمی بەرنامەکەمان پێشەنگای نێودەوڵەتی تەکنۆلۆژیا و زانیاری لە هەولێرم ڕۆکراوەتەوە کردنەوەی ئەم پێشەنگایە لە دوای سەرەڵدانی ڤایرۆسی کۆرۆناوە بووە. بابزانین گرنگ و بایەخی ئەم جۆرە پێشەنگایی کە تایبەتن بە تەکنۆلۆژیا و زانیاری بۆ هەرێمی کوردستان بەگشتی چییە؟ لە ناو پێشانگاکەوە بەڕێز ڕێبند محەممەد بەرپرسی
پەیوەندیەکانی کۆمپانیای پاوەرسۆڵیت میوانمان دەبێت کاک ڕێبەن زۆر سپاس بۆ دەرفەتە گەر پێمان بڵێ کێ ئەم پێشەنگایە ڕێخستووە و ئامانج لە ڕێخستنی ئەم پێشەنگایە چییە؟ سپاس بۆ ئێوەش سەرەتا بەخێراتتان دەکەم گرنگی ئەو پێشانگایە لە بەرەو پێشچوونی بزنس و ئینڤست بڵێن ئەلو بەڵە فەرمو کاک گرنگی ئەو پێشانگایە لە بەرەو پێشچوونی بزنسە لە کوردستان و ئێمە هیواداری ساڵانە زیاتر لەو پێشانگایانە بکرێنەوە بۆی بزنسی کوردستان بە شێوازی گشتی بەرەو پێش بڕەوە بەتایبەتیش لە تەکنەلۆژیە ئەگەر ببینی ساڵانە لە وڵاتانی تر لە سین و لە دووبەی و لە هەموو شوێنانی کە لە ڕووی بزنسەوە لە بەرەو پێشچوون یەکێک لە هۆکارەکانکردنەوەی ئەو پێشانگایانەیە. زۆر باشە کاک نەبند کێ ئەم پێشانگای ڕێخستووە و هەروەها ئایا بۆچی لە ئێستادا زیاتر کۆمپانیا بیانیەکان دەبینێت بۆچی زیاتر کۆمپانیای ناوخۆییمانە یاخۆت خەڵکی ناوخۆ کەمتر بەشدارن تێدا؟ کۆمپانیەکانی ناوخۆ کۆمپانیەکانی دەرەوەش بەشدارن تێدا و وەک باسم کرد خاڵێکی جەوهەریە و زۆر گرینگە بۆ کوردستان کە پێشانگای لەو جۆرانە بکرێتەوە بەڕاستی و بەتایبەتیش لە تەکنەلۆژیا. زۆر باشە کاک ڕێبەن لەو پێشانگایی کە کراوەتەوە برادرانی هایتێکسیش ئەو پێشانگایان کردوتەوە بەڵێ. زۆر باشە ئەو بابەتانەی کەوا لە پێشانگای تەکنەلۆژیا و زانیاری با بڵێن عەرز دەکرێن لە پێشانگاکە چین ئەو بابەتانە چەند بابەتی جیاوازی تێدایە بەرهەمی ناوخۆییە دەرەکی یاخود بەرهەمی کام کۆمپانیا و کام وڵاتانی پێشکەوتون لە ناو پێشانگاکە زۆرترین بەرهەمە تەکنۆلۆژیا و زانیاریەکان چیت؟ وەڵا وەک باسم کرد بڵێن پێشانگاکە وەک دیارە پێشانگایکی تەکنەلۆژیە و کۆمەڵێک لە شەریکات و کۆمپانیای نێودەوڵەتی و هەروەها لە کوردستانی ناوخۆش بەشدارن تێدا لەوانە بۆ نمونە بەشی پاوەر تەکنەلۆژی و بەشی شەریکاتەکانی تر وەکو CCTV کامیرە و زۆرێک لە بابەتانی تێدا. زۆر باشە چۆن دەکرێت ئەم پێشانگایە ببێتە بازاڕێک بۆ ئەم بەرهەموو ئەم کەلوپەلانە وایە زیاتر کڕیاری ناوخۆین ئەرزکردنەکەی یا کڕیاری بیانین؟ بەڕاستی شتێکی زۆر گرینگە کە ئەو جۆرە پێشنگانە بکرێنەوە زیاتر بزنسی B2B بەرەو پێش ڕوات و هەموو ئامێرەکان ئەوانەی کە نوێنە و تازە داهاتون و هێنراونەتە نێو هەرێمی کوردستان زیاتر ئامێرەکان و کوالیتیان و تایبەتمەندیەکەیان بە هاوڵاتیان دەناسێنرێت. کاکرێ من لەو پێشانگایە با بڵێن بەشێک لەو بەشی باست لەوە کرد بەشی پاوەری تێدایە بەشی با بڵێن هەنێک تەکنۆلۆژیا و ئەکەرەستە و ئامێری کامێرای تێدایە لەو پێشانگایە فرۆشتنەکان بە شێوازێکی مفرەداواتە کەسێک گەرگبیەوێ بە شخصی بتوانێت شت بکڕێ بۆی هەیە یاخود لەوێ بەس تەنها پێشانگایەکە بۆی کەلوپەلەکان بە کۆمپانیەکانی ناوخۆ بفرۆشرێنەوە یاخود لێرە بۆی دیسانەوە لەوێشەوە بکرێتەوە واتە سلوبی کڕین و فرۆشتنی پێشانگاکەمان ئەگەر بۆ ڕوونکەیتەوە. وڵی پرسیارەکەت وازح نەبوو لێ کڕین و فرۆشتن کاکڕێبەن ئەگەر گوێت لێم بێ ئەو پێشانگایی تەکنۆلۆژیا و زانیاری کە ئێستاکە لە هەولێر کراوەتەوە بە شێوازێکی گشتی هاوڵاتیان دەتوانن سەردان بکەن شت بکڕن یا خود نەخێر ئەمە پێشانگایەکە کۆمەڵێک بابەتی تەکنۆلۆژیا و زانیاری عرض کراوە بۆی کۆمپانیەکانی ناوخۆ بێن لەوێ بە جوملە شت بکڕن و بۆی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بفرۆشرێنەوە. کاکرێ من فرۆشتن بە جوملەیە یا بە تاکە؟ حسب شەریکاتە ئێستا شەریکاتی وا هەیە فرۆشتنی بە جوملەیەک شێوازی جوملە و تاکە فرۆشتن دەوێت. زۆر باشە زیاتر چییە لەوەی کە تاک پەنای بۆ ببا بۆ کڕین؟ کاکرێبند ئەو کەرەستانە چین کە ئێستا هاوڵاتیەک جیاواز لە
شەریکاتەکانی دیکە بیەوێ بێت بەشداری پێشانگاکە بکات و چی دەستەکەوێت لەوەی وەکو تاکێک بیکڕێ ئایا کەرەستەکانی بۆ وە خۆت باست کرد بۆ منە هاردێکە کامێرایەکە ئەو بابەتانەی دیکە چی هەن لەوەی کە تاک بیەوێ بێ بیکڕێت. زۆر سپاس بۆ کاک ڕێبەن محەممەد بەرپرسی پەیوەندیەکانی کۆمپانیای پارسۆلیت کە لە هەولێرۆ لەگەڵمان بووی دیارە لە ناو خەرباڵقی و ژاوژاوی ناو پێشانگاکە تا گوێ لە دەنگی ئێمە نیە. زۆر سپاس دەکەین. بەڵازدان دێنەوە سلێمانی دەچینە لای پامنێرمان ڕامیار سلێمانی هیچ زانیاری هەیە و چەند ڕۆژ بەردەوامەوێت چکە من ویستم یەکێک لەو شتانی لی پرسەوە بێ و پێشانگایە چەند ڕۆژەیەواتە عادەتەن پێشانگەکان 2 ڕۆژ زۆر خیانە تا 3 ڕۆژ بەردەوامەوە دیارە لەوێ پێشانگەکە بە شێوازێکی هەم تاک دەفرۆشەوە مفرەت و هەندێک لە کۆمپانیەکان کۆمپانیا بیانیەکان بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران هاوبەشە لە کردنەوەی پێشانگاکەدا و کۆمپانیا هایتێکس یەکێکە لەو کۆمپانیایی کە بە هاوبەشی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە پێشانگاکەی کردووەتەوە و بەدڵنیایەوە گرنگی خۆی هێشوانە لەبەرەوەی کە هەندێک ئامێری تازە لە ڕووی تەکنۆلۆژی زانیاریەوە کوالیتیشیان کە داهێنراون لەوێ عرض دەکرێن چونکە دیارە لە ئێستادا نکۆڵی لەوە ناکرێت. هەرێمی کوردستانیش زیاتر لە ڕووی پێشکەوتنی نەک لە داهێنانمان لەوەی کە بەکارهێنانمان پێشکەوتوین و پێویستمان بۆ ئامێرانە هەیە کە ئێستا زیاتر لەسەر ئاستی جیهاندا عرض دەکرێن و ئەمەش بۆ خۆی گرنگی تایبەتێ لەبەروی هەندێک کۆمپانیای بیانی کەلوپەلەکانیان نمایش دەکەن هەندێک هەر کۆمپانیای بیانی و ناوخۆش دەتوانن ببێتە بازاڕێکی باش بۆ هەرێمی کوردستان. دەچینە لای فیچەرێک کە هاوکارمان دانیار ئامادەی کردووە فیچەرێک لەوەی کە فیتەرێکمان هەیە لە ناو پیشەسازی سلێمانی لەوەی کە لەگەڵ سەرقاڵی کاری فیتەریە کەسێکی شاعیرە با بزانین دانیار چی بۆ ئامادە کردوین. السلام عليكم كاغر شوني ساشي باشي هادشي ماني ساران سيانا بام التيمايلي وساري شيدي تسار ماني سيان بالي اي امانه سيانا دعمي في جو اسمها جودو باش او كهرباء ما الرش كهرباء بزاني هلي كرو او شانزه حفين بري اسبانيش رين شانزه حفه دايباق شانزه حفه لعربانه قلت له لداوي صاري 1966 لمرحلة دراسية لصاري 1988 طاوة كدوة ثانوي دراسات إسلامية طاوة كدوة ل 1989 خريجي أم بي شيم ولقل أم بي شيخ خلياي شعر وشعر دانان ونسيني بخشان وأدبيات كرديم لەو کاتەوە شعرەکانیشم بە خۆشەویستی دەست پێ کردووە تر خۆشەویستی بۆ کەسی بەرامبەر خۆشەویستی بۆ عایلە و کەس و کار خۆشەویستی بۆ ئیشەکە بۆ مێنەکە بۆ ژیان بۆ نیشتیمانەکەم تۆ من دەدووری لێم چۆن بە دیداری شاد بم بەخواواتە من ڕۆیی قەت نابینم بە چاوانم بەڵام گیانەکەم لە جێی بینین خەم و خەیاڵم لەسەر پەڕەی ژین بۆ دەهۆنمەوە جوانی ئەوین ئەگەر خۆشەویستی نەبێت بۆ هەج بواری لە بارانە ژیان ناڕوە پێویستە هەموو کەسێک ئەو خۆشەویستی لە ناخابێ
ئەنجاتوانێ بژی و سەرکەوتو بێ لە ژیانە چۆنەڵێ دڵێ پڕ نەبێ لە سەودای ژیان دایم پڕ نەبێ لە عشق و پەیمان کۆڵەواری دەستی عشق نەبوو بێ بە تیری نازی زامار نەبوو بێ وایە ئەو دڵە هەر بە بڕین چێ عشق پێویستە لە ژیانی هەموو مرۆڤێکە پێویستە ئەو عشقەی هەبێت ئەو عشقە شەر نییە بۆ کچێ بێ بۆ ئیشەکەتە بۆ کەسوکارە بۆ نیشتمانە بۆ عیلەکەی بۆ هەموویەک ئەمە شوێنەی باوکمە لە ساڵی 1990 ئەمری خوای وەفاتی کردووە طبعا ئەحمە باڵابەرزی ناوە بە ئەحمە باڵابەرز بە ناوبانە قەرداخیە ڕاستمەکەی مەڵغاسیەوە دایمە لە یادمە ئەم شارەم بۆ داناوە وا نەزانی کە ناتبینم ئیتر من یادی تۆ ناکەم خۆ من ئەسێرەی ئاسمان نیم کە شەو نەما ئیتر ڕاکەم تۆ گلێنەی چاوی منی هەرگیز فەرامۆشت ناکەم لەگەڵ بواری ئیشەکەمە زیاتر حەزم بە ئەدەبیاتی کوردی و شعری کوردیە زیاتر شعری مەولەوی ئەخوێنمەوە شکۆڕەڵای بابان حەزم لێتی بە سەوتی ئەو عەلی ئەخوێنمەوە شارەکانی پیرەمێرد ئەخوێنمەوە حەزم لێتی لەگەڵ ئەدەبیاتی کوردیە زۆر سەرقاڵیم کارەکەم کارێکی نەکردەوە سەرقاڵی میشانە نەبم کارەکەم وای لێکردوم خۆشەویستی کارەکەم وای لێکردوم لەگەڵ شعر بنووسم شعر بڵێم کتێبەکان بخوێنمەوە ئەم ئۆفیزەم هەیە دامناوە کتێبخانەیەکم تیا دروست کردووە بۆ ئەوەی کە ئەو ساقانەیەن بۆ لام بێنە سەرەوە کتێبێ بخوێننەوە شعرێ بخوێننەوە لەلام نەوەسن هەم بەردەسم بگرن هەم بێتاقەتیش نەبن بۆی بێنە سەر و کتێبێ بخوێن زانیاریە پێیاکەن دواییش پرسیاریان لێ یەکەم سەبارەت بەم شوێنە و ئەم زانیاریانە وەکو تەبادولی زانیاری زۆر خۆشە ئەم شارەم بە ناوی کۆچی تۆ دڵم پڕ لە خەم ژیانی خۆشید لێکردم بەتەم وەکو شۆڕەبی پشتت چەماندم تامی ژیانت لەلا تاڵ کردم گریە و خەفەتت هەردەم پێدام لەزەت و خۆشی ژینت لێساندم وەک شەماڵ هات و بەرۆکی گرتم کۆچی ناکاوت خەفەت بێداوم من زۆر سەرساوم بە شارەکانی مەولەوی و بە شارەکانی پیرەمێرد و شعرێک لە شارەکانی مەولەوی کە خۆشەویستی دەربڕیوە بۆ پێغەمبەر سەڵاڵ عەلەیهی وسەلەم کە بەم شێوەیە لێی دواوە وتوێتی هەورەکەی ڕەحمەت ڕووی سەمای کەرەم سەڵات و سەلام کەیکەم ئێستاکەم بێرێ و بڕێژێ بداوە هەمدا وەسەر مەزرعەی ڕۆحی خاتەمدا سەرواز کە ئەسەراو وە هەر شەتاودا وەسەر سەوزەی پاک ئاڵ و ئەسحاودا تا بدا پرتە و وەسەر وجوددا ئیمان لە ئەسرار ئەهلی شوهوددا جا ئەمە مەولەوی بەو خۆشەویستیە کە باسی خۆشەویستیمان کرد مەولەوی بەو خۆشەویستی خۆی دەربڕێەوە پێغەمبەر سەڵاڵ عەلەیهی وسەلەم جا شعری کەش هەمانە ئەمان مەولەوی نییە
ئیمانی پتە و لەسەر ئیمانی پتە و خۆشەویستی کە باسمان کرد لە خوارەوە بۆ ئیمان و بۆ کەسان و بۆ ئەمانە ئەمان لەسەر ئیمانی پتەوە ئیمانی پتە و کۆڵەکەی ماڵە ئیمانی پتە و کۆڵەکەی ماڵە بۆیە ئاسمانیش ڕەنگەکەی شینە بەڵام ڕەنگی زەرد دڵڕفێنە بۆیە تەسڕ الناظرینە کەسی بێکەسان قازی الحاجات بە شەو لەگەڵ تۆ ئەکەم مناجات یەک دڵم هەیە جێگەی یەک حەبیب ئەویش ئەڵڵایە صاحب کرامات دوعای نەداران لە نیوە شەودا دێنە سەر سەرت لە شیرین خەودا بە ناڵە و گریان ڕات ئەسڵەکێنێ دین و ئیمانت بە پیردا ئەدێنێ ئەمە وقتی خۆی ئەمە دوکانی کاک سەلاحە وەسام بوو پێڵێن سەلاحە قەڵە و ئێستا حالیان بڵێن لە ژیانە نەماوە ئەمریکای کردووە خوافریکا تا ئەمە خۆمم وەختی خۆی کە شاگردی بوو لەم دوکانە ئیشمانە کرد ئەلەوەیە سلێمانی ئەم شعرە لە شعری نامیلکە نیشتیمانێکەمایە سلێمانی ئەی نمونەی شاری جوانی تۆ هەردەم سۆمای چاوانی سمبولی قوربانیدانی شاری هەڵمەت و قوربانی تۆ هەمیشە لە بیرمانی سلێمانی هەمیشە هەر لە یادمانی خۆشمەوێی سلێمانی تۆ سەرچاوەی کوردستانی ڕۆحم هەر بە تۆ بەندە لە دووری تۆ دڵم تەنگە بێ تۆ لە لام شەوە زەنگە سلێمانی جێی عاشقانی عاشق بەبوونی تۆ جوانە عاشق بێ تۆ پەرێشانە سلێمانی دڵ لە دووری تۆ ناسرەوێ دیمەنی جوانی تۆی دەوێ تۆی مەڵبەندی ڕۆشنبیری تۆی سەرچاوەی هزر و بیری هەرچەندە بڕاوین لە یەک یادگاریت هەر لە لام ماوە وەکو دێڕی شعرەکانم لە مێشکمایە لە بەرچاوە هەر خولیای تۆم ئەزیزەکەم هەتا ماوم دڵزیویرم ڕۆژانێک بوو پیا تێپەڕین جوانی ئەوین هەر وەکەن بین بەڵێ دووبارە سڵاوتان لێبێ ئایزان دەچینە لای هاوکارمان ڕامیار عوسمان لە سلێمانی ڕامیار سڵاوت لێبێ و زانیاریەکانی ڕۆژ لە پارێزگای سلێمانی چین سڵاوی خوار لێبێت ئەم کاتت باشوان دیارە ئەمڕۆ کۆنگرێک ڕۆژنامانی بڕیارە کاتژمێر 11 لە بەردەم تۆفیقی هەڵواچی ئەنجام بدرێت سەبارەت بەو گرژی و ئاڵۆزیانەی ماوەیەکە لە نێوان بڵێن پاکەکە و هەروەها پارتی دیموکراتی کوردستان کۆ دیارە کۆنگرێک ڕۆژنامانی ئەنجامەدان سەبارەت بەو بڕیاری یعنی ئەو بەیاننامەی وەزارەتی ناوخۆش قسە دەکەن کاتژمێر 11 لە هەمان کاتدا ئەمڕۆ ئێستا من لە بەردەم نەخۆشخانەی هیوام دیارە ماوەی 3 ڕۆژ بوو بایکۆتیان کردبوو نەخۆشخانەکە بەڵام ئەمڕۆ بایکۆش کێنراوە لێرە لە نەخۆشخانەکە دەوام ئاسایی بۆتەوە کارمەندانی تەندروستی وارە پزیشکەکان گەڕاونەتەوە سەر کارەکانیان ئەمڕۆ بە شێوەیەکی ئاسایی نەخۆش دەبیندرێ ینی بە منیان ڕاگەیاند کە کێشەکەیان چارەسەر بووە لە وەزارەتی داراییەوە ئەو کێشەی کە هەیەیان بووە سەرفکردنی 6 مانگ موچیان لای وەزارەتی دارایی بووە بۆیان سەرفکردن بۆیە ئەوان گەڕاونەتەوە سەرکارەکانیان من ئەگەر نەخۆشە بێوەری بگرمسانم قسەم بۆەکەن دایگیان سەلام عەلەیکوم نەخۆشی نەخۆشخانەی هیوا بەڵێ بڵایزان دیارە ماوەی 3 ڕۆژە وەک کارمان ڕامێر ئاماژەی پێدەکرد کارمەندانی نەخۆشخانەی هیوا مانگرتنیان ڕاگەیاند بوو بۆی سەرف نەکردنی موچەی 6 مانگیان و هەروەها بۆی کەمکردنەوەی میلاکی نەخۆشخانەکەیان کە 150 میلاکیان ڕێریان داوە کەم بکاتەوە و ئەم بڕیارە تەنها نەخۆشخانەی هیوای گرتووەتەوە کە دەزانین هەموو لایەک ڕوونە کە نەخۆشخانەی هیوا چه خزمەتێکی بەرچاو بە نەخۆشان یا توشبوانی شێرپەنجە دەکاوە لە هەمان کاتە ئەم بڕیارە تەنها نەخۆشخانەی هیوای گرتووەتەوە لە کاتێکا ئەم جۆرە نەخۆشخانە نزیک لە هیواوە بۆ نمونە توانین بڵین لە هەولێر و لە دووەکی ژێنانەکەلی لە هەولێر هەیە بەڵام ئەم بڕیارە
نەخۆشخانەکانی هەولێر و دهۆکی نەگرتووەتەوە بۆیە خەڵک باوەڕی وایە کە ئەمە ئامانجیان داخستنی نەخۆشخانەی هیوایە بە جۆرە لە جۆرەکان و ڕاستپارتنی بە کەرتی تایبەت کامە بە زیانی کەسوکاری توشبوانی شێرپەنجەیە لەبەرەوەی کە دەرمان یا ئەو پێداویستیانی کە توشبوانی شێرپەنجە پێویستیان پێیەتی نرخیان زۆر گرانە دەرزی هەیە لە $100ەوە بۆ $3000 پێویستە کە بکردرێ بۆیە ئەمە لە توانای دانیکردنی لە توانای توشبوانی شێرپەنجەوە نیە بەڵام نەخۆشخانەی هیواتوانی وێتی باوکاری خێرخوازان و ئەو دام و مادی کە هەی بووە ئەم دەرمانانە دابین کە بۆی ئێستا کامە دەدرێتە کەرتی تایبەت نەخۆش ناچار دەبێت لە کەرتی تایبەت ئەم دەرمانانە بکڕێ بۆیە ناڕزایی هەم نەخۆشەکانی لێکەوت بوویەوە لە هەمان کاتا هەم کارمەندانی تەندروستی لا نەخۆشخانەی هیوا بایکۆتیان کردبوو دیارە ئەمڕۆ بە بەڵێنی ئەوەی کە موچەکانیان بۆ سەرف دەکرێت مانگرتنیان شکاندووە و پێشوازی لە نەخۆشانی هیوا دەکەن کە دیارە مانگرتنەکەشیان پێشتر تەنها و نەخۆشانەی گرت بوویەوە کە بۆ نمونە پێویستی ڕۆژانەیان هەیە نەکەوانی کە لە حاڵەتی تاریان یا خۆ داخل کراون کە دیارەوەی کە جارێک سەردانی نەخۆشخانەی هیوای کردبێت دەزانێت کە چه کیر و گرفت و معاناتێکدان هەم نەخۆشەکان و هەم کارمەندانی تەندروستی لەوێ چۆن توانیویانە خزمەت بە نەخۆشانی شێرپەنجە بکەن. بەڵێ جەلال بە دوواداچوونە ڕۆژنامەوانیەکان لە تیمی پەیام کۆمەڵێک زانیاریان دەستکەوتووە بەداخەوە لێرە و لەوێ بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان زۆربەی کەرتە حکومیەکان لە کەرتی پەروەردە لە کەرتی بازرگانی لە کەرتی ئەتوانین بڵین تەندروستیش بە جۆرێک لە جۆرەکان ناوەندە حکومیەکان لاوازکراون و هەروەها بەهێزکراون پاڵپشتی دارایی ناکەن بووی ئەو شوێنانەی کەوا تایبەتن و هەروە ئەهلین گرنگیان پێ بدرێت بەداخۆیەکێکیش لەو بابەتانی کە ئێستا کە زۆر ئیشی لەسەر دەکرێت کەرتی تەندروستیە لێرە و لەوێ لە ناو شاری سلێمانی مۆڵ و هەروەها کۆمەڵێک ناوی سەیر و لە هەموو کەرتە جیاوازەکان دروست کراون بۆ ئەوی بە تایبەتیش بابەتی تەندروستی کۆمەڵێک خستەخانەی نوێ دروست کراون خستەخانەی هیوا وەکو خستەخانەیەک هاوکاریشم باسی کرد نەخۆشخانەیەکە بۆ ئەوەی ئەوانەی توژون بە نەخۆشی شێرپەنجە یاخود لە زمانە سادەکەی کە خەڵکانێکی زۆر ئاشنان پێی تووشی سەڵەتان دەبن واتە ئەگەر بێت و فریانەکەوێن لەوێت چارەسە وەرنەگرن بە دڵنیاییەوە وەفات دەکەن دەمرن گیان لە دەزەدەن چونکە ئیدی توانیان نامێنێ وەروە ئەو پێداویستانەوێژ گرانن ئەگەر بێت و بچێتە کەرتی تایبەتەوە دەبێ هەمومان لە باتیەوەی سرە بگرین بۆ خۆ چارەسەرکردن خوا نەخواستە ئەگەر تووشی لەو جۆرە نەخۆشە بین دەبێت سرە بگرین بۆ مردن چونکە هیچ خانەوادەیەکی هەژاری هەرێمی کوردستان ناتوانێت تەنها یەک مانگیش عیلاجی نەخۆشخانەی ئەو عیلاجی نەخۆشی شێرپەنجە بکرێ وەکو هاوکارم باسی کرد دەرزێک بە 50,000 و 150,000 ئێوە مانگێک دوو مانگ نەخۆشەکە توانی بەرگە بگرێت بەڵام هیوادارین ئەو بەڵێنەی دراوە بە نەخۆشخانەی هیوا جێبەجێ بکرێت. زۆر باشە دەچینەوە لای پامێرمان ڕامیار گرنگترین زانیاری یا خۆت نوێترین زانیاری لەسەر بایکۆتی نەخۆشخانەی هیوا چییە؟ جەلا دووبارە سڵاوتان لێبێت من کەسوکاری نەخۆشێکم لەگەڵە وەریەگرم بزانم ئەمڕۆ چوونەتە ژوورەوە ئیشکارەکانیان بۆ ڕای کراوە یاخودنا سپاس بۆ جەنابە ئەمڕۆ ئیشکارەکان بۆ ڕایکردن چوونە ژوورەوە داوام ئاسایی بۆتەوە؟ بەڵێ جان پێشەشی سپاستان دەکەم بەنسبەت مانگرتنی ئەم نەخۆشخانە بەڕاستی کارەساتێکی گەورەیە بۆ هەموو کوردستان و بۆ عێراقیش بە تایبەتی یعنی چونکە ئەم نەخۆشە لە قەسڕ و فاوە نەخۆشەکانیان بۆ ئێرە تا ئەگاتە منتیقی زاخۆ ئەو منتیقانە بەڕاستی لۆدێکی زۆریان لەسەر من زۆر سپاسی و کارمەندانە ئاکەم زۆر خۆنەویستانە ئیشەکەن هیوادارم حکومەتی هەرێمیش ئاوڕێکیان لێباتەوە و مافە سەرەتایەکانی خۆیان بۆ دابین کاکە بریتە لە تەنها موچەیەک زۆربیان خۆبەخشن یعنی بەڕاستی لە هەر وڵاتێکا بوونە ئەمانە وایە مەدالیای زێڕین و زۆر شتیکەیان و پەیکەری ئاڵتونینیان بۆ بکردنە بەڵام بەداخەوە لێرە سەیرەکەی لە وڵاتەیە هیچ بەهایەکی ئینسانیەت و مرۆڤایەتی نەماوە هیوادارم ئەو خەڵکە یعنی ئەوەنەی کە هیلاک نەکەن سپاسانەکەم ئەگەر نەخۆشخانەکە مەسەن ئەوە کار بکرێت بۆ نەمانیان نەمێنێ خەڵک توانای هەیە لە کەرتی تایبەت ئەو پێداویستیانەی تا و دەرمان و دەرزیە دابین کات بە دڵنیاییەوە نەخێر چونکە دەرزی وایتەیە بە 35 وەرەقەی دەرزی هەیە بە 25 وەرەقەی ئەمانە بەڕاستی ڕێژەی هەژاری ڕێژەیەکی زۆری داگیر کردووە سەراپای وڵاتی داگیر کردووە ئەنجا سەرڕای بێموچەی و کۆمەڵێ لەم بابەتانە خەڵکە ناتوانێت ینی چی بکە چ بەدیلێک هەیە ینی هیوادارم قەت بیر لە کەرتی تایبەت نەکەنەوە گەر شتێکی وا لە مێشکیان نابێت چونکە بەڕاستی خەڵک ناتوانێت ئەوە بکات
جەلال سوپاس دەکەم مامۆستا عومەر گوڵپی ینی ئەندامی لیژنەی داراییە لە پەرلەمانی کوردستان ئەو بەدەداچوونێکی کردووە لەسەر کێشەی نەخۆشخانەی ببورن هیوا ئێستا ینی دەمێ پەیوەندی پێوە بکەم بزانم کێشەکان چۆن چارەسەر کراوە یان قسەی لەسەر چارەسەرکردنی کێشەکان کردووە بەکوێ گەیشتووە مامۆستا سڵاو لێبێ سپاس دەکەم مامۆستا ئەو کێشەیە چۆن چارەسەرکرا ینی ئەو بڕەپارەی کە لە لای وەزارەتی دارایی بوو بۆ نەخۆشخانەی هیوا سەرفکراوە یان بڕیاری سەرفکردنی دراوە یاخودنا ئەمڕۆ من لە وەزارەتی دارایی بەدواداچوونم کرد بەڕێزان وایان پێوتین کە لەگەڵ ئەنجومەنی وەزیران جەنابی وەزیری دارایی ئەو کێشەیان حەل کردووە و گەشتونەتە بڕیاری خەرجکردنەکان دیارە چەند ڕۆژێکی پێچێت تاوەکو فەرمانەکە دەرەچێ و جێبەجێکرێ بەڵام مەبدەئیان وایان پێوتین کە کێشەکە چارەسەر کراوە و دڵنیابن کەی ئەو پاریان بۆ خەرجەکرێت لە دوای فەرمانەکەەوە چەندی تری پێشە تا پارەکە داخە بستن طبعاً خۆی 6 مانگە بۆیان خەرج نەکراوە دواکەوتنێکی زۆر هەیە بەڵام ئەگەر لەم لە کاتی جێبەجێکردن تا و کاتی فەرمانەکە گەڕێتەوە هەفتەیەک دەڕۆژیشی پێ بچێت لە تا 6 مانگەکە ئاساییە بەڵام کێشەکە هەم ئەوەیە هەم یەک دوو شوێنی کەشە کارمەندانی پاکەرەوەی تەندروستی کۆیە ئەویش هەر بەدواداچوونم کرد بەڵام ئەویان جارێ ماوە بەس چونکە پەیوەندیدارە بەگرێ بەستێک لەگەڵ حکوومەت کۆمپانیاکان و لەگەڵ وەزارەتی تەندروستی بەردەوەی نەخۆشخانەی هیوا وەزارەتی دارایی وایان پێوتین کە بەڵێ کێشەکە چارەسەر بوو ئینشەڵا بەزووی بۆیان مامۆستا دوا پرسیارم ئەوەیە ئەگەر بە کورتی جوان بیتەوە ینی دوێنێ بەشێک لە کارمەندانی تەندروستی ئەم نەخۆشخانەیە ئاماژیان بۆ کرد حکوومەت هەنگاوانێ بۆی ئەمەش بکات بە کاتی تایبەت گرفت و ئاستەنگیان بۆ دروستەکە بۆی کە ینی پزیشکان یان کارمەندانی ئێرە بێتاقەت بن لە کارکردن لەم نەخۆشخانەیە و بڕۆم بۆ شوێنی دیکە لەسەر ئێوە ئەڵێن چی ینی بوونی ئەم نەخۆشخانەیە تاشەن گرینگە تاشەن ئێوە کارەکەن بۆ مانەوە لەسەر پەیمانی ئەم نەخۆشخانەیە خۆی بەڕاستی سەبارەت بە پەیوەندی و هاوکێشەی نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتی هاوکێشەیەکی هەستیارە و ئەگەر حکوومەت بە سیستم کار نەکا بە یاسا کار نەکا و نیشتیمانیانە بیر نەکاتەوە کەرتی تایبەت زۆر بە ئاسانی استیغلالی کەرتی گشتی و خەڵک و بەرژۆندی گشتیەکە و کەرتی تایبەت ئەسڵەن وڵاتەکەش قوتەیە ئێمە هەرگیز دەیدەوە ناکەین بڵێن کەرتی تایبەت لە بواری تەندروستی پاشە کشە بکە بەڵام با هەبێت بۆی کێبڕەکە بەڵام کەرتی تەندروستی و کەرتی پەروەردە ئەو کەسانن کە بەڕاستی ئەگەر حکوومەت زۆر بە جدیانە زۆر بەهێزەوە کاریان پێ بکە و دەرفەت بۆنەدا بازرگانی لەگەڵ ڕێزمە چاوسنۆر ئیستیغلالی دۆخی نەخۆش و نەخۆشی بکات لە کوردستانە و پارێک لێ کۆ بکاتەوە بۆیە لەو ڕۆوە ئێمە ئەو پەڕیتوانە هەوڵە دەین هەر هەوڵێکی بە تایبەتکردنی کەرتی تەندروستی شکست پێبێنین ئەگەر لە بەرژەوەندی خەڵک نەبێ حکوومەت ناکرێت لە شاری سلێمانیا لە شاری هەولێر لە بواری نەخۆشخانەی فریادکەوتن نەخۆشخانەکانی چارەسەرکردنی شێرپەنجە پاشەکشە بکات بە هیچ جۆرێ چونکە ئەمە وا دەرەکەوێت کە لە قازانجی کەرتی تایبەت بێت بەتایبەت ئەم جۆرە نەخۆشیانە بەتایبەت نەخۆشی شێرپەنج و هێندە نەخۆشی تر ئەمانە زۆر هەستیارن چارەسەریان قورسە ئەجێزەی گەورە و پێشکەوتویانەوێ و ئەو چارەسەرانەی نەخۆشەکان پێویستیانە بکەچویان زۆرە ئەمە بەرپرسیارەتی حکوومەتە نەخۆش وەکو قوربانیەت بچێتە بەردەست کەرتی تایبەت لەم سپاس بەڵێ مامۆستاگیان زۆر سپاس دەکەم کە لەگەڵمانە بووی سپاس بۆ جەناب جەلال ئێستا ئەوە بەردەمی نەخۆشخانەی هیوایە ئەگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە ڕۆژی ڕابردوو لێرە نەخۆشێکی زۆر لە دەرەوە لە بەرەو گەرمایە چاوەڕیان نەکرد بەڵام ئەمڕۆ کێشەکە چارەسەر کراوە دەبینین نەخۆشەکان دەچنە ژوورەوە و من قسەم لەگەڵ کارمەندانی ئەو نەخۆشخانەیە کرد داوایان کرد ئەم گرفتە دروست نەبێتەوە جارێکی تر چونکە دروستبوونەوەی ئەو گرفتەوە دەکات ینی بایکۆت دووبارە بێتەوە بۆیە ئێستا بەڕێبەری نەخۆشخانەکە لەگەڵ بەڕێبەری تەندروستی سلێمانی لە گفتوگۆدا لەگەڵ وەزارەتی دارایی بۆی لە ماوەیەکی کەمدا ئەو موچەی کە موچەی 6 مانگە بۆیان سەرف بکرێ تاوەکو ئەوانیش کاروبارەکان بە شێوەیەکی ئاسایی دەست پێ بکەنەوە بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە بۆی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵایزان هاوکارمانی دریز محەممەد لە هەولێر راپۆرتێکی بۆ ئامادەکردین لەسەر جۆرێک لە درەخت بە ناوی درەختی باڵۆنیا جەلال غەڵەت ناوەکەیم نەوت تۆ بابزانین ئەم درەختە چییە تایبەتمەندیەکانی چین کۆمەڵێک زانیاری لەسەر درەختی باڵۆنیا بزانین.
داری پاڵۆنیا بە یەکێک لە خێراترین دار دەژمێردرێت لە جیهان لە پۆلێنی ئەو دارانەی کە بۆ غابایا بۆ دارستان بەکاردێنرێت لە ساڵی یەکەم 3 مەتر گەشە دەکا و دواتر ئەو گەشەیە لە بۆ 2 ساڵی دواتریش بەردەوام دەبی لە ساڵی 4 و 5 و 6 گەشەی عمودی با بڵێن ستونیەکەی دەوەستێ زیاتر گەشەی ئاسیۆی دەدا کە بریتە لە ئەستوری قەدەکەی داری پاڵۆنیا دوای 6 ساڵ تەمەنی کە توانای بڕینەوەی دەبی تیرەی دارەکەی نزیکەی 30 سانتیم ئەستور دەبی کە ئەمە یەکێکە لەو ئەستوریانەی کە گونجاوترین ئەستوریە بۆ بڕینەوەی دار و سوود لێبینینی بۆ کاری پیشەسازی دار کە بۆ هەر دارێک کە دەبڕێتەوە پێویستت بە دووبارە چاندنەوە نابی لە شوێنی دارەکە ئەو دارە توانای بڕینەوەی 15 بۆ 20 هەیە کە لێوان هەر بڕینەوەیەک بۆ بڕێنێک نزیکەی 5 بۆ 6 ساڵە کەواتە ئەمە پێمان دەڵێت تەمەنی ئەم دارە نزیکەی 80 بۆ 100 ساڵ تەمەنی هەیە. داری پاڵۆنیا سوودی زۆرە ئەگەر سوودەکانی لەوە دەست پێ بکەین کە قۆناغ بە قۆناغ لەگەڵ تەمەنی دارەکە سوودەکانی باز بکەین لە ساڵی یەکەم ناتوانرێت سوود لە دارەکە ببیندرێت لە سوودە لاوەکیەکانی تا ئاماژەمان پێکرد سوودە سەرەکیەکەی بریتە لە تەختە سوودە لاوەکیەکانی بریتە لەوەی کە لە ساڵی دووەم دەتوانرێت سوود لە گەڵای دارەکە وەربگری کە ئەمە گەڵای داری پاڵۆنیایە گەڵایەکی سەوز کەوەکو دەیبینین و قۆناغەکانی دیکەی کە دوای ئەوە بەرەو زەردبوون و بەرەو وشک بوون دەچین کە بۆ پرۆژەی ئاژەڵداری کە سوودی لێ دەبیندرێ ئەو گەڵایانەی کە ڕێژەی پرۆتین لە داری پاڵۆنیا بە بەراورد ئەوەی کە لەگەڵ هەر ڕۆکێکی تر کە سوودی هەیە بۆ ئالیکی ئاژەڵی کە ئەمە ڕێژەی پرۆتینی لەوێن لە زیاترە ئەمە یەکێکە لەو سوودانە کە سوودی لێ دەبیندرێەوە لە هەمان کاتدا سوودی بۆ خاوەن مێشەوانەکان هەیە پرۆژەی هەنگاوانی کە ئەم دارە لە ساڵی دووەم بەدواوە دەست بە گوڵکردن دەکا کە زۆری گوڵەکەی وایە کە مێشەنجین زۆرترین سوودی لێ دەبینی لە شیلەی گوڵەکە بۆ دروستکردنی هەنجین کە ئەمە وا دەکا لە 1.2 دارستانی داری پاڵۆنیا نزیکەی 70 کیلۆ هەنجین بەرهەم بهێنرێت. گەڵاکانی دەبێتە باشترین خۆراک کە ئەمەوا دەکات ڕێژەی 50% پێویست بە کەمکردنەوەی علەفەبی جگەلەوەی کە کولفەت سەرف ناکەی یا تێتلوت نابی و لە هەمان کاتدا کەمتریش دەبتەوە بەهۆی بەکارهێنانی گەڵاکەی بۆ ئالیکی ئاژەڵی ئەو توێژینەوانەی کە لەسەری کراوە کە دەهێندەی داری ئاسایی هەوا پاک دەکاتەوە کە ساڵانە 22 کیلۆگرام دوانۆکسیدی کاربۆن لە هەوا پاک دەکاتەوە ئەمە بۆ هەردارێک و ڕۆژانە 6 کیلۆگرام ئۆکسیجین دەخاتە هەواوە لە 1.2 ساڵانە 3 تەن مادە و غازە ژەهراویەکانی هەوا پاک دەکاتەوە لە ڕووی پیشەسازیەوە قەدی دارەکە پڕ فرۆشترین یا پڕ بازارترین داری جیهان دادەنرێت لە ڕووی سەرەوە کە ئەمەش چەند سیفاتێکی ئەو دارە وای کردووە کە نرخی جیاوازبی لەگەڵ داری ئاسایی کە ئەم دارە لە ڕووی وەزنەوە کێشی دارەکە سوکترە لە داری ئاسایی کە بۆ هەر متر دوودلایەک ئەم دارە نزیکەی 300 کیلۆگرامە ئەکەواتە 1 متر مکعبی ئەو دارە بریتیە لە نزیکەی 4 تەنێک کە ئەمە لە داری ئاسایی کە دەڕوا بۆ 750 کیلۆگرام ئەم دارە بۆ ڕووپۆشکردنی دیوار و زەوی ماڵەکان بەکاردێنرێت هەروها بۆ دروستکردنی قاپ و کۆمەڵێک کشتی دیکەی بۆ خواردن بەکاردێن کە خواردنی تێدا بخورێت کە ئەمە یەکە لە صحیتری ئەمە بڵێن تەندروستترین وەسائل خواردن تێدا هیچ تەفاعلێک ناکات لەگەڵ ئەو ماوەدانەی کە تێدا دەبی کە ئەمە کە سەردەمی کۆنی مرۆڤایەتی ئەمە بەکارهاتووە بەشێکی زۆر ئێستاش لە شوێنە گشتەکان و لەو با بڵێن لەو کێشخانە هەمان شت بەکاردێنرێتەوە زۆر سپاس بۆ کەناڵی پەیام بۆ ئەم دەرفەتە کە بتوانین باز لە گرنگی و دارێک بکەین کە سوودی بۆ دنیا و بۆ ئاخرەت هەیە.
ئازیزان و خۆشەویستان بڕگە و بابەتەکانی پامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارن ئەوەی کە پێشکەشمان کردن بە دڵتان بوو بێت سوودێکی هەبووە بۆ هەموو لایەک نەکەم و کورتیمان بوو بن سپاسانێکی کە تام ساتە لەگەڵمان ماونێتەوە سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە کۆنتڕۆڵ بە هاوکارانی پایان لێرم کە ڕۆژانە چالاکی و زانیاریەکانمان بۆ دەگوازنەوە هەروەها بۆ هاوکارم کاکشوان سپاس دەکەم کاکشوان تا سبەینێ پێنجشەمە پێتان دەگەینەوە بەخوای گەورە مێرەبانتان دەسپێری ماڵتانەوە خواتان لەگەڵ.